جوانترین سڵاوتان لێبێ فەرمونێ و کورتێک لە هەواڵەکان. لا دانیشتنی ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی عێراقدا بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجە بە زۆرینەی دەنگ پەسەند کرا. دکتۆر خێروڵڵا حەسەن وەزیری بازرگانی عێراق ڕایگەیاند لا دانیشتنی ئەمڕۆ ئەنجومەنی وەزیراندا بڕگەی حوتم تایبەت بۆ بە پرسی بە پارێزگابوونی هەڵەبجە. هەشتاوتوێکردنی دواترخراوەتە دەنگدانەوە بە زۆرینەی دەنگ پەسەند کراوە. سەرلەبانی ئەمڕۆ مەحموود سەنگاوی لەگەڵ پارێزەرەکەی چوونە وەزارەتی پێشمەرگە لە سلێمانی با فەرمی لە بڕیاری دەستگیرکردنەکەی ئاگادار کراوەتەوە. یێرژ ئەحمەد پارێزەری مەحموود سەنگاوی بەیاناتی ڕاگەیاند لەگەڵ مەحموود سەنگاوی چوونەتە وەزارەتی پێشمەرگە و لەوێش بەرپرسانی وەزارەت فەرمانی دەستگیرکردنەکەیان پێوتون و لە ئێستادا وەزارەتی پێشمەرگە سەرقاڵی ڕێکارە یاساییەکانی ئەو بڕیارن. عەلی باپیرە میری کۆمەڵی ئیسلامی ڕایگەیاند دۆخیێستا یەکێتی مەترسیە بۆ سەر هەرێمی کوردستان. ئاماژە بۆش دەکات تەنها یەکێتی گرفت بۆ پێگەێنانی حکومەت دروست دەکات نەک لایەنەکانی ئۆپۆزیسیۆن. لە چاپێکەوتنێکی چاپی ئەمڕۆی ڕۆژنامەی ئاوێنەدا عەلی باپیرە میری کۆمەڵی ئیسلامی کوردستان لەسەر دۆخ یەکێتی قسەی کردو ڕێگەیاندووە پێویستە جەمەسەکانی ناو یەکێتی واقعی بن و لە ئێستادا بژین چونکە بەوتەی یەکێتی لە مێژوودا دەژی ئەوەشی باخراب وەسف کردووە. وتەبێژی پەیوەندەکانی کۆمەڵباکیان کوردستان کەچەکە داوای لە کوردانی باکوور کردە زۆرنەدەنا ململانی سیاسی نێوان ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکوەزیرانی تورکیا و فەتحوڵڵا گوڵان کە سایەتی بە ناوبانگی ئیسلامی وڵاتە. زاگرۆزی وا بە ڕۆژنامەی شەرق ئەوسەتی ڕاگەیاندووە پێویستە کوردانی باکوور لە قەیرانی تورکیا خۆیان بە دوور بگرن چونکە ئەردۆغان بە مەبەستی چارەسەرکردنی قەیرانەکە هەوڵ دەدات لایەنگری کوردەکان بۆ لای خۆی ڕابکێشێت. سەرچاوێک لە پۆلیسی پارێزگای سەلاحەدین ئاشکرای کرد بەهۆی تەخینەوەی ئۆتۆمبیلێکی بۆمڕێژکراوە لە 246 پۆلیس کوژراون و بریندار بوون. سەرچاوەکە بە سۆڤرە نیوزی ڕاگەیاند ئۆتۆمبیلە بۆمڕێژکراوەکە ئێوارەی دوێنێ لە سەر ڕێگەی دەواازەی ناحەی سێمانباگی سەر بە خەزای دووسڕومات و تەقیبەتەوە کە لە ئەنجامدا پۆلیسێک کوژرا و 5 دیکەش بریندار بوون. وەک دەربڕینی ناڕزایی سەبارەت بە زۆر کۆتاییهێنان بە مانگرتنەکان لە پارێزگایان بار لە نوسخەی ئیتیحادیەوە زیاتر لە 40 پەرلەمانتاری کوتلەی متحیدون لە پەرلەمانی عێراق دەستیان لە کارکێشایەوە. پەرلەمانتارە دەزەکات کێشاوەکان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا داوای لە حکوومەت کرد سوپا لە پارێزگایان بار پاشەکشە پێ بکە و پەرلەمانتار ئەحمەد عەلوانی ئازاد بکرێت. ژمارەی چالاکوانی سووری ڕایانگەیاند کە شەڕۆپێکدادانی تون لە دەوروبەری فڕۆکەخانەی دێرە لە زۆری سەربازی لە باکووری خۆرڵاتی وڵاتە دەستی پێکردووە و باوەی و ژمارەی کوژراوی لە هەردوو لایەنی حکوومەت و ئۆپۆزیسیۆن لێکەوتۆتەوە بۆتی چالاکوانان هێزەکانی ئۆپۆزیسیۆن لەو شەڕەدا توانیویانە 14 چەکداری هێزەکانی حکوومەت لە نزیک فڕۆکەخانەکە دەستگیرکەن کە بە گرنگترین بنکەکانی حکوومەت لە پارێزگاکە ئەژمار دەکرێت. کورتێک لە هەواڵەکانتان پێشکەش کرا کامەران.